ئایا ئیسرائیل هەمان سیناریۆی دوای ڕووداوەکەی ئۆلۆمپیاتی میۆنشنی ساڵی 1972 لەگەڵ سەرکردەکانی حەماس دووبارە دەکاتەوە؟ 7 ئۆکتۆبەری ساڵی 2023 و 5 سپتەمبری ساڵی 1972 دوو خوێناویترین بەروەر لە مێژووی ئیسرائیلدا. پێشتر ژنێک و ئەمجارە پیاوێک گورز لە سەرکردە فەڵەستینیەکان دەوەشێنن. ساڵی 1972 و ئەو کاتەی هەموو جیهان چاوی لەسەر شاری میۆنشن بوو بۆ بەڕێوەچوونی یەکێک لە گەورەترین ڕووداوە وەرزشیەکان. یاریزانان لە وڵاتەکانەوە پەیتا دەگەیشتنە ئەڵمانیا بۆ بەشداریکردن لە ئۆلۆمپیاتی شاری میۆنشن. لەو کاتەشدا شەندی یاریزانانی وڵاتی ئیسرائیل وەک باقی هەڵبژاردنەکانی تر گەیشتنە خاکی ئەڵمانیا. گەیشتنێکی ئاسایی، بەڵام گەڕانەوەیەکی تەواو جیاواز و تراژیدی. ئەوەی بە خەیاڵی هیچ کەسدا نەدەهات ڕوویدا کاتێک چەند چەکدارێکی فەڵەستینی کە بەشێک بوون لە گروپی بلاک سپتەمبەر هەڵیان کوتایە سەر شوێنی مانەوەی شەندی هەڵبژاردەی ئیسرائیل. لە ئەنجامدا 11 یاریزانیان کوشت و چەند یاریزانی تریشیان بە بارمتە گرت. چەکدارە فەڵەستینیەکان لە بەرامبەر ئازادکردنی یاریزانە بارمتەکان داوایان کرد 200 فەڵەستینی لە زیندانەکان ئازاد بکرێن. باسەکەمان لێرەدا چوونە ناو وردەکاری ڕووداوەکەی میۆنشن نییە، بەڵکو دەرەنجامەکانی ڕووداوەکانی دوای هێرشە چەکداریەکەیە. دوای ڕووداوەکە گۆڵدەمێر سەرۆکوەزیرانی ئەو کاتی ئیسرائیل بڕیاری لە ناوبردنی تەواوی ئەو کەسانە دەدەن کە پلانداڕێژەر و ماستەرمایندی پشت ئەو ڕووداوە بوون. ئۆپراسیۆنەکەش ناودەنێن ئۆپراسیۆنی ڕۆسفگۆت. ئەم ئۆپراسیۆنە بە نزیکەی 20 ساڵی خایەن لەو ماوەیەشدا موساد توانی زۆری ئەو کەسانە لەناو ببات کە لە ڕووداوەکەدا تێوەگلاون. تەنیا پلانداڕێژەری سەرەکی پشت ڕووداوەکە نەبێت، ئەویش ئەبوو داود بوو کە وەک بەرزەکی بانان بۆی دەرچوو ئێستاشی لەگەڵ بێت نەتوانرا بدۆزرێتەوە. دوای تێپەڕبوونی 51 ساڵ بەسەر ڕووداوەکەی میۆنشندا، کارەساتێکی تر لە ساڵی 2023دا ئیسرائیلی تووشی شۆک کرد. ئەویش هێرشە لە ناکاوەکەی حەماس بوو لە 7 ئۆکتۆبەردا. لە دوای ڕووداوەکەوە بێنیامین نەتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل بەڵێنی تۆڵەکردنەوەیدا. لە نوێترین پێشاتی دوای هێرشەکەی حەماسیشدا ساڵح ئاروری جێگری سەرۆکی مەکتەبی سیاسی بزوتنەوەی حەماس لە بەیروتی پایتەختی لوبنان کوژرا کە ڕەنگە بە سەرەتای تۆڵەکردنەوەی ئیسرائیلدا بنرێت لە سەرکردەکانی حەماس و ئەمەش تەنیا سەرەتایەک بێت.